بەرنامەی شوێن پەنجا ئەم جارە باز لە کۆمەڵێک بازرگانی ماددەی هۆشبەر دەکات کە ئەمانە هەڵدەستن بە بازرگانیکردن بە ماددەی هۆشبەر زۆری کریستاڵ و تریاک و چەند جۆرێکی تر ئەمانە دەرفەتیان لەوە هەڵقۆستەوە کە لە پێش سەری ساڵ ئەوان وا تێگەیشت حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی ئاهەنگ و ئارامی و ئاسایشی خەڵک و گەشتیارەکانە کە هەرێمی کوردستان بۆتە ناوەندێکی گرنگی گەشتیاری ناوچەکە بەهۆی ئارامی و ئاسایش و پێشکەوتن و جوانیەکەی ئەوان بەدەفەتیان زانیوە پشوەکانی سەری ساڵ کە بازرگانی بە ماددەی هۆشبەر بکەن بێنە شاری هەولێر. با بزانین لە بەرنامەی شوێن پەنجا ئاسایشی هەولێر ئەم کەسانە چۆن دەژی دەکات. لێرە شاری هەولێرە و پایتەختی هەرێمی کوردستان ئارامی و ئاسایشێکی بەهێز و پێکەوە ژیانی ئاشتیانە یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەو شارە و خەڵکەکەی هەوڵاتیانی پشت ئەستورن کە لە دەستێکی ئەمیندان بەهۆی هەوڵەکانی حکوومەت لە دابینکردنی ئاسایش. بە پێش ئەوەی دەست بە بەرنامەی شوێن پەنجا بکەین باسی ئەو بازرگانە ماددەی هۆشبەر بکەین دێنە ناو بازاری شاری هەولێر. لێرە لە پشتە من لەم بازارە ئەمە قەیسەری پێدەگوتن یەکێکە لە کۆنترین و شارەسانترین بازارەکانە بە ملیۆن دۆلار لە زێر لە پارە لە دۆلار لە کەلپەری گرانبەها هەیە. بینە پێشچاوی خۆل ئەم شەوەی کە خەڵک لە ئاهەنگ بوو شەوی سەری ساڵ چی ئەوەتی پاراست ئەمە یەکێکە لە هەڵمەتەکان لە هەوڵەکان لەو بڕیارانەی سەرۆک وەزیران دای کە بەڵێندا ئارامی و ئاسایش دەبێت زیاتر بەرقەرار بێت زیاتر بەرقەرار. ئێمەی بینی لە بەرنامەی شوێن پەنجا کە لێرە وەستاین دەڵێ پێشتر نەدەوێران بێنە لێرە لە مەطعەمان دانیشین باسی ڕابردووە کە چ ڕەزاڵەتیان بینێ دەڵێ ئێستاش بێ هەویە لەو شاری ئەسوڕێم و ئەمنێت و ئارامەی کە هەیە ئەو باسی ئەوەش دەکە ئەو هەوڵانی حکوومەت کە بۆ دەرژیکردنی ئەوانەی ماددەی هۆشبەر بڵاو دەکەنەوە ناوی هەندێک کەسی هیناکە ئەو دڵی پڕە ئەمە ڕئی ئەم مامەیە. وڵڵی دیکە جیفانی منخۆ هەویەم پێە پێم نییە جارەش نەدەوێرم بە خودێ دەبی هەویەم هەوکا خۆ بکردا بۆ هەتا بەس لەم بەفرەزەی تێیپەڕین ڕەزالەت بوو ئێستا ئارامی هەیە نەحمەتەکە خوا دایتەمە ڕبی خوا نەیبڕی ڕبی خوا نەیبڕی ڕبی خوا ماڵە خاین کارە خراپکەوی دوژمنی ئەو وڵاتەی بی دەستخۆشی لە حکوومەتێکین ئەو تشتەی لە ناو ببەتن لە ناو ملەتی کورد نەهێنیت مخدرات ئارێ وەڵڵە مخدرات ئەو حەشیش فرۆشانە هەمووی بدەتە دادگا وشیت من لە ناو برد کوڕێمت لە ناو برد هەبوو نەبلۆ چی هەر نەبە باشترە وڵی باشم باش ئێستا ئاسایش بەردەوام هەڵمەت دەکە ئۆپەراسیۆنی ئەنجامەدا دەستگیریان دەکا چ قسەت هەیە لۆ ئاسایش دەستخۆشییان لێ دەکە ئیشەشی زۆر باشە بە حیاتی حکوومەتی ئەوای باشمان نەدیتێ. شوێن پەنجا بە یەکەمین کۆنفراسی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەر و کارتێکرە عەقڵیەکان دەست پێ دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ڕژدی و بە بەرفراوانی کار لەسەر قەڵەچۆکردن و بەرەنگاربوونەوەی ئەم هەڕەشە مەترسیدارە دەکات و هەموو هەوڵێک دەخاتە کار بۆ ئەوەی ڕێگە لە تەشەنەکردن و بڵاوبوونەوەی زیاتری. لە کۆنفراسی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان سەرۆک وەزیران ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ڕژدی کار لەسەر قەڵاچۆکردن و بەرەنگاربوونەوەی ئەم هەڕەشە مەترسیدارە دەکات. کێشەی ماددە هۆشبەرەکان و ڕوبەڕووبوونەوەی پرسێکی جیهانیە و زۆر لە کۆمەڵگەکان پێوەی جیرۆدەن و هەرێمی کوردستان و عێراقیش بەرکەوتەی ئەو مەترسیە. ئەم مادەیە مەترسیەکی هاوبەشە و پێویستی بە بەرەنگاربوونەوەی هەماهەنگسازە بۆ ڕواندنەوەی مەترسیەکانی. من تۆمەتبارم بە مادەی هۆشبەر ماوەی 6 ساڵ لە ئەڵمانیا بووم بەنیاز بوون مەریوانە و کریستال بفرۆشین دەستگیر کران. بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان تەنیا ئەرکی حکوومەت نییە بەڵکو ئەرکێکی هاوبەش
هەرکی هاوبەشی هەموو لایەکمانە و لەم ڕۆەوە داوا لە دایک و باوکان ناوەندی پەروەردەیی و ئەکادیمی و ڕۆشنبیرەکانمان مامۆستانی بەڕێزی ئاینی دەستگاکانی ڕاگەیاندن کەساتیە کاریگەرەکانی ناو سۆشیال میدیا و هەموو هاونیشتیمانان و خەمخۆرانی ئەم وڵاتە دەکەم کە هاوکار و یارمەتیدەری حکوومەت بن و هەر یەکێک لە پێگەی خۆیەوە کار بۆ هوشیارکردنەوەی کۆمەڵگە و بە تایبەتی گەنجەکانمان بکات و لە مەترسیە کوشەندەکانی ئەم پەتایە ئاگاداریان بکاتەوە. ئیتر دوای ئەم کۆنفرانسە هەوڵ و بڕیارەکانی سەرۆک وەزیران ئەنجومەنی ئاسایش و دامەزراوەکان و ئاسایشی هەولێر هەوڵەکانیان سڕ دەکەنەوە بۆ بەرەنگاربوونەوەی باند و مافیا و بازرگانانی مادەی هۆشبەر کە زۆر جار هەرێمی کوردستان بۆ گواستنەوەی ئەو مادەیەش بەکاردەهێنن. بەر لە سەریسا ڕێکەوتی سیویەکی دوازدە لەلایەن تیمێکی تایبەتی بەڕێوەبەرێتەکەمان ئۆپەراسیۆنێکی تایبەت ئەنجامدرا لە نزیک بازگەی دێگەڵ. ئەوەی لەو ئۆپەراسیۆنە دەیبینین لە هەوڵەکانی حکوومەت لە سەردەمی کابینی نوێ بە تایبەت کە پاڵپشتەکان سەرۆک وەزیران ئەوەیە بە قەت کونێکی دەرزی مەجالی بواریان نەهێشتەوە بۆ ئەوەی ئەو بازرگانانە بیانەوێت ئەم ژەهرە دەرخواردە میلەتە بدەن هاوردەی شاری هەولێر بکەن مەجال نادرێت بوار نادرێت هەر چی ئەو باندانە هەنە دەستگیر دەکرێت. شوێنپەنجە بە چیرۆکی چەند باندێکی بازرگانی مادەی هۆشبەر دەست پێ دەکات کە هەوڵیان داوە پشوەکانی سەری ساڵ هەڵقۆزنەوە بۆ هاوردەکردن و بازرگانی مادەی هۆشبەر. بەشێکی کەم لەو ئۆپەراسیۆنانە بۆ دۆزینەوە و دەرجیکردن و بەرەنگاربوونەوەی ئەم باندانە نیشان دەدەین. ئۆپەراسیۆنی یەکەم دوو ڕۆژ پێش سەری ساڵ ئەنجام دراوە کە دەست بەسەر بڕێکی زۆر لە مادەی ماریجوانە دادەگرێت. یەکێک لە ئۆپەراسیۆنەکان دەستنیان نێو ماڵێک کە چەند بازرگانێک و ئاڵودوبیەک خەریکی کێشانی مادەی هۆشبەری کریستاڵن و ئاهەنگ دەجێڕن. ئەم تۆمەتبارانە لە کاتی کێشانی مادەی هۆشبەر زۆری کریستاڵ دەستگیر دەکرێن. ئەوەی دیمەنی تراژیدیای ئەو ئۆپەراسیۆنە بوو ئەوە بوو کە یەکێک لە بازرگانەکان چەند بازرگان و ئاڵودوبێکی هێنا بۆ ماڵەکەی لە بەردەم خێزان و دایک و خوشک و منداڵەکانی خەریکی کێشانی ئەو مادە مەترسیدارە بوون بەڵام دەستگیر دەکرێت. لە ئۆپەراسیۆنی سێیەم شەوی سەری ساڵ چەند کیلۆ مادەیەک کریستاڵ ماریجوانە لەلایەن ئاسایشی هەولێر لە نزیک شاری کۆیە دەستی بەسەدا دەگرێت و تۆمەتبارانیش دەستگیر دەکرێت.
ئاسایشی هەولێر دوای ئەوەی کە چەند ئۆپەراسیۆنێک ئەنجام بدات بۆ دەستگیرکردنی ئەو کەسانەی کە بەنیازن ئەو ماددانە ئەو ماددە هۆشبەرانە بێنە ناو هەرێمی کوردستان و شاری هەولێر بەتایبەت زانیاریان پێدەگات لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش هەولێر چەند باندێک دەستگیر دەکات ئەم باندانە ئەویان هەڵقۆستەوە پێشبینیەوەیان نەکردووە کە دەستگیر دەکرێن ئەوەی کە خۆیان باسەکەن ئەوانە دەرفەتی ئەویان هەڵقۆزیتەوە پشووی سەری ساڵ گوتیانە ئێستا ئەو ماددانە کە پێیان گوتراوە بنە شاری هەولێر ساغیکەنەوە بڵاویکەنەوە دابەشی بکەن ئەم ژەهرە پشندەیە هاتوتە شاری هەولێر با بزانین چیان هێناوە 1 کیلۆ ماددەی کریستال پێیان گوتراوە ماندوو مانتۆرتان دێنێ بۆ خۆتان مانتۆرەکان جز بەسەر تەستۆریشیان هەیە ئەو کریستاڵی بنە شاری هەولێر ساغیکەنەوە بڵاویکەنەوە لە قەڵازیەوە دەرمانەیان بۆ هێنا من نزیکە چیلۆیە بوو چیلۆیە کریستال بە ماتۆڕێک هات تەسمیلی کردم و هات داخلی هەولێری کەم بەڵام لە دێگەڵی پێش سەری ساڵ 6 سعاتێک مابوو سەری ساڵ نوێ بیتەوە لەو مەزالەی داخلی هەولێرەکەین بەڵام ئاسایشی هەولێر هەر چادەورێگرتین و جیران لەکوێ دەستگیرکران لەبەر ئەو کاتتان هەڵبژان چەند کاتژمێرێک پێش ساڵ تازە بیتەوە ئێوارەکەی لە بینی کۆی و هەولێر دەستگیرکران 6 سعات مابوو ساڵ نوێ بیتەوە داخلی هەولێرەکەین گوتمان مەشغوڵن هێزانەکان بەڵام هەر چادەورەیان گرتین و کۆنتڕۆڵیان کردین و جیران چەکدارش بووینە ئەمانە ڕوبەڕووی هێزەکانی ئەمنیش وەستاڵەوە ڕوبەڕووی هێزەکانی ئاساش وەستاڵەوە ئەمە چەکی زۆری دەمانسە و ئەمانە بە هەمان شێوە ئەم چەکانە لە دەستیان گیراوە ڕوبەڕووی هێزەکان بوونەتەوە ئەمە مارجوانایە ئەوە ماددەی هۆشبەر مارجوانە ڕێژەیەکی زۆر ئەمە کریستال بە هەمان شێوە ئەمانە تلیاک و کریستالەکە ئامادە کراوە ئەو مارجوانە مادەی ژمارەی زۆر لە ڕێژەکە زۆرە لەو تۆمەتبارانەش ئەمە عەرەبن لە سنووری وڵاتی ئێران مادەی هۆشبەران هێنایە لە بەغدا هێنێتە مووسڵ بێنە شاری هەولێر ئەمەش لە کاتی داخلبوون دەستگیرکرا أنا من بغداد وصديقي من الموصل من خەڵکی بەغدام و هاوڕەکەم خەڵکی مووسڵە لە ئێران مادەی هۆشبەری مەریوانەمان دەهێنا بۆ هەولێر بۆ ئەوەی مامەڵی پێوە بکەین و بفرۆشین لە ناو هەولێر دواتر ئاسایش ئێمەی بینی لە بەختیاری پاشان لە دوامان هاتن و ڕوبەڕوومان بۆوە دەستگیریان کردین لە ناو تۆمەتبارەکانی چەند ئافرەتێک لە بازرگانی و کێشانی ئەو مادەیە تێوەگڵاون و دەستگیر دەکەن هەر وەک ئەوە دەبینن کە ئافرەتەکە تۆمەتبارە ئەمە دەستگیرکراوە بە هۆکاری بازرگانی و خواردنی مادەی هۆشبەر ئەگەر تەماشاکەن دەست چۆن وەستاوە خۆ ناگرێت لەرزینی هەیە حرەکەی هەیە لەلایەن پیاوەکەیەوە فێر کراوە و ئەمە لەسەر بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراوە ئێستاش دەبین خۆ ناگرێت ئەمە کاریگەری خراپی و مادەیە کە لە هۆش خۆی نییە أنا من بغداد صار 4 أشهر جيت الأربيل من خەڵکی بەغدام 4 مانگە هاتوونەتە هەولێر بە شێوەیەکی نافەرمی هاوسەرگیریم لەگەڵ کردووە من بەکارهێنەرم و هاوسەرەکەشم بازرگانی مادەی هۆشبەرە و ئێمە لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستگیر کراین وإحنا لزمنا من قبل أسايش أربيل ئەو کێشەیە زیانی گەورە بە ئابووری و دارایی و ئاسایش و گشتکایەکانی نێو کۆمەلگا دەگەیەنێت هەرێمی کوردستانیش بە شێوازی زۆرا زۆر دژایەتی دەکرێت و هەوڵی لاوازکردنی دەدرێت یەکێک لەو شێوازانەش بڵاوکردنەوەی ماددە هۆشبەرەکانە بۆ تێکدانی کۆمەلگا چونکە هەڕەشە و مەترسیەکانی ئەو مادەیە هیچی لە تیرۆر کەمتر نییە پێویستە دەمودەستگا پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێم بە هەموو هێز و هەوڵ و توانەکانیان بەردەوام بن لە ئەرکی پیرۆزی خۆیان و بە تونترین شێوە ڕوبەڕووی ئەو بازرگانە تاوانبارانە ببنەوە و نەهێڵن نیاز و پلانە مەترسیدارەکانیان سەر بگرێت.
ئەو باندەی بازرگانەی مادەی هۆشبەر کە لە شاری قەڵاتزیەوە دەهاتن و بڕێکی زۆر مادەی هۆشبەریان پێبوو لە جۆری کریستاڵ ئەوان وایان دانابوو کە هێزە ئەمنیەکان سەرقاڵی دابینکردنی ئارامی و ئاهەنگەکانی سەری ساڵن و بۆشایی ئەمنی دروست بووە بەڵام بەر لەوەی بگەنە بازگەکانی سنووری شاری هەولێر لەلایەن هێزەکانی ئێمە و بەداڕشتنی پلانێک توانیمان ئەو بازرگانانی مادەی هۆشبەر دروست بکەیت کە باندێکی دووکەسی بوون و لە کاتی دەستگیرکردنیشیان بڕێکی زۆر مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیرا. ئەوەی جێگەی خۆشحاڵیە لە دوای بڕیاری بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان مادەی هۆشبەر لە سنووری شاری هەولێر و دەوروبەری بە شێوازێک کەمی کردووە کە جێگای خۆشحاڵی هاوڵاتیانە و هاوڵەکانی ئێمە بەرداوامە بێ بۆ دەستگیرکردنی هەموو ئەو کەسانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەکەن یاخود مادەی هۆشبەر بەکاردێن. ئاسایشی هەولێر هەواڵێک ڕادەگەیەنێت کە ئەم هەواڵە بۆ باندێکی گەورەی بازرگانی مادەی هۆشبەر غەمجین و ناخۆشە بۆ هاوڵاتیانش جێگای دڵخۆشیە. ئەویش دەستگیرکردنی باندێکی گەورەی بازرگانی مادەی هۆشبەرە کە پێک هاتووە لەم دوو تۆمەتبارە و ئەمەشان ئافرەتە لەگەڵیان کاری کردووە. هاوکاتیش ئەم باندە کە لە کاتی ئەو ئۆپەراسیۆنەی لەلایەن هێزە تایبەتەکانی ئاسایشی هەولێر ئەنجام دراوە کە دەستگیر دەکرێن دەست بەسەر زۆرترین بڕی مادەی هۆشبەر دادەگیرێت کە پێک هاتووە لە 12 کیلۆ مادەی هۆشبەر زۆری کریستاڵ هیرۆین و تریاک. ئەمەش بە هەمان شێوە مادەی کریستاڵە هەموو کیلۆ ئامادە کراوە. یەکێک لەو مادانە کە ئەمە 1 کیلۆی مادەی کریستاڵ بەم شێوەیە پێچراوەتەوە بێتە ناو شاری هەولێر، بەڵام ئەمانە لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر دەستی بەسەدا گیراوە لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر ئەم باندەش دەرجی کراوە. ئەمە تۆمەتبارە سەرچەکەیە، ئەمە سەری مارەکەیە. من تۆمەتبارم بازرگانی مادەی هۆشبەر لە وڵاتی ئێران هاتوو بۆ سلێمانی بۆ هەولێر. کاتی گیرام 12 کیلۆ مادەی کریستاڵ لام بوو لەگە تۆزێک لە عەشیش و هێرۆین. ئەمانە چەکدارش بووینە ئەم باندەی بازرگانی مادەی هۆشبەر ئەمانە بۆ ئەوەی دەژی نەکردن زۆر زار ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش دەبنەوە. ئەم چەکانە هەمووی دەستی بەسەدا گیراوە، ئەمانە پەراوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. سەبارەت بە هەماهەنگینەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵەکانیان و لایەنە نێودەوڵەتیەکان بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و بازرگانی بە مرۆڤ
دەچینە نووسنگەی ڕێکخەری ڕاستپاردا نێودەوڵەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دیندار زێباری دەبینین. بابەتی مادەی هۆشبەر و ڕەنگاربوونەوەی ئەم مادە بگرە بە کارتێکە عەقلیەکان و با هۆشبەرەکە وەکو مادە حکوومەت هەرێمی کوردستان لە کابینەی نوێم هەنگاوی جددی هاوشت. لەم ڕواوە جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بەرزانی لە دوایین کۆبوونەوەی جەنابیان لەگەڵ بەرپرسیان و سەرۆکی نویسینگەی مادەی هۆشبەر سەربەنەتەوەی گرتووەکان ئێمەی دەستنیشان کرد وەکو نووسینگەی ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتەکان بۆ ئەوەی کە هەماهەنگیمان هەبێت لەگەڵ ئەم لایەنە نێودەوڵەتیە بۆ ئەوەی کە لە ئستراتیژی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر هەرێمی کوردستان قسەی خۆی هەبێت داواکاریەکانی خۆی ئاراستە بکات و ئەولەویاتی خۆشی قسە لەسەر بکات و بگرە ئەمە لەسەر ئاستی نێودەوڵەتی بێت وەکو کۆبوونەوەکان کە هەیە و لەسەر ئاستی نێوخۆیش هەر هاوکاریەکی تەکنیکی فەنی لۆجستی بێت لە ڕۆی یاسایی بێت لە ڕۆی پەرەپێدانی توانەکان بێت هەرێمی کوردستان بەشی خۆی بەرکەوێت و پرۆسەکە ئەم جارە بە چاوێکی ورتر سیر بکرێت چکە ئافاتەکە حکوومەتیسیەکان زۆر گەورەن. لە بابەتی ژمارە و داتا ئێمە لە ئێستادا متاسفانە لە ساڵانی ڕابردووە ئەم ڕێژەیە ساڵ بە دوای ساڵ بە تایبەتی لە پاش 2010 بەسەرەوە ئەم پرۆسەیە زۆر فراوان بووە. ئەویش بەڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە سەراستی عێراق بە تایبەتی هەرێمی کوردستانیش بەشێک بووە لەو وەزعە ژیۆپۆلیتیکێک هەیە. لەمەدا ئێمە لەم کابینەدا کاری جددی کە هەمان وە لە پرۆسەی بەرەنگاربوونەوە توانرا بە حوڵی دەستگاکانی ئەمنی بە تایبەتی دەستگای ئاسایش هەرێمی کوردستان کە ڕۆڵێکی یەکجار ئەتوانم بڵێم ڕۆڵێکی پۆزیتیڤیان هەبووە ڕۆڵێکی باشیان هەبووە لە بەرەنگاربوونەوە بە تایبەتی لە دەستگیرکردنی بازرگانان. ئەمە خاڵێکی گرنگە. لەم کابینەیە ڕێژایەکی زۆر ئەتوانم بڵێم بە سەدان بازرگانی تایبەت بە مادەی هۆشبەر ئێستا لە زیندانەکانی هەرێمی کوردستاندان زیندانی کراون و ئەتوانم بڵێم سەدانوەتی بەسەرەوە ئەگەر ناتوانم بڵێم 95 بەسەرەوە ئەوانەی کە بازرگانیان کردووە بە مادەی هۆشبەر ئێستا لە زیندانەکانی هەرێمی کوردستان تاوانبارن دەستگیر کراون و زیندانی کراون. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. هەم لەم پرۆسەی شاندنەوە هەوڵی جەنابی سەرۆکی حکوومەت بووە لەم ئەخیرە کە بە پاڵپشتی دەستگای خێرخوازی بارزانی پرۆژەیەکی گەورەمان ڕاگەاندووە و ئەم پرۆژەیە کەمە لە سەراستی عێراق ئەویش ئەوەیە کە دەست بە جێبەجێکردنی ئەم پرۆژە کراوە بۆ ئەوەی کە بەڵێ لە هەولێر سنتەرێکمان هەبێت و ئەم سنتەرە بۆی عادەی تەهیلە شیاندنەوەیە و ئەتوانم بڵێم بە گۆژمایەکی باشی نێودەوڵەتی هاوکاری کراوە پسپوری نێودەوڵەتی باشمان دەبێت لەم بابەتە و ئەمە دەستکەوتێکی گرنگە کە ئێمە لە 2-3 ساڵی داهاتوو بتوانین خاوەنی ئەم سنتەرە بین کە ئێستا نیمانە. هەوڵی جددیش هەیە لەسەر ئاستی دەسەڵاتی دادوەری بە ئەوەی کە سزاکان قورستر بن بە تایبەتی بوو ئەوانەی کە بازرگانن لە مادەی هۆشبەر و بازرگانی پێوە دەکرێت. لەمەدا لەم کابینەی داهاتوو کە هەمانە خۆشبەختانە ئەو پرۆسە تا حەدێکی باش لەم کابینە بەرە پێش چووە بەڵام هەوڵمان ئەوەیە کە لە ڕێگای پەرلەمانەوە بتوانین کە پێداچوونەوەیکی یاسایی بکرێت و زیاتر باری یاساییان کۆ سزاکانی یاسایی دژ بە بازرگانەکان زیاتر بکرێت. UNODC وەکو ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لەمەدا ئێمە پێشەوەی بچمان وردەکاریان بابەت ئێمە کۆنفرانسێکمان هەبووە پێش ساڵێک لە 2023 بە حزوری سەرۆکی حکوومەت و وەزیری ناوخۆی عێراق و وەزیرە بەڕێزەکان لە هەرێم ئاژانسەکانی UN و لایەنە نێودەوڵەتیەکان ئەمە یەکەم کۆنفرانس بوو کە هەرێم لەسەر ئاستی عێراق بەستی بەبەسمان لەو کۆنفرانسەوە بووە کە لەو خاریتەیە کە هۆشداری هەیە نێودەوڵەتی لەسەر
جەموجولی مادەی هوشبەر لە ڕۆژهڵاتی نەوەڕاست هەرێمی کوردستان و عێراق داخل بکرێت بۆ ئەوەی کە فاندی دەولی و هاوکاری نێودەوڵەتی هەبێت. لەم ئەخیرە لەگەڵ UNODC فاندێکی کەنەدیمان بەدەستکەوتووە کە بۆ ڕاهینان و پەرەپێدانی توانەکانی بەرابەتی نەهێشتنی بازرگانیکردن بە مادەی هوشبەرە. ئەمە شتێکی باشە بۆ ئەوەی ئێمە لەو ئستاندارد نێودەوڵەتیانە سوود وەربگیرێت بۆ ئەوەی کە دەستگامیەکانی مە بتوانین لە پرۆسەی بەرەنگاربوونەوە پاشان لە شیانەوەش بتوانین سوودیان وەربگیرێت.